بینەرانی خۆشەویست گەڕامەوە خدمەتان بۆ پێشکەشکردنی ئیدامەی بەرنامەی و هوتوی تەلەڤیزیۆنی پەردوو. لەم بەشە لە بەرنامە هاورە سەعید یەگانە ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیسمان لەگەڵا قسە باسەکەین سەبارەت بە ئیتفاقاتێکە بۆ خانمێک بە ناوی یا کچێک بە ناوی ئاهوود دەریایی کە لە چەند ڕۆژی ڕابردووە بەرەسەری فشاری هێزەکانی جمهوری ئیسلامی تا ئەو جێگا فشاریان بۆ هێنا بە قەول بە ئیسلام بەهۆی ڕعایەت نەکردنی گوایە پوششی ئیسلامیەکەی و تا ئەو جێگا فشاریان بۆ هێنا کە خۆی ڕوتۆ کرد و دژ بە هەموو هەست و نیستی ئیسلامی چەپەڵی گڵاوی ضد ئینسانی ئیسلام خۆی ڕوتۆ کرد. سەبارەت بەم مەسەلە لەگەڵ سعیدی یەگانە ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتی قسەبات دەکەین. هاورە سعید ئەگەر دەنگی نەبیستی زۆر خۆشاتی بۆم بەشە لە بەرنامەی هەورە تەلەڤیزیۆنی پەرتوو. زۆر سپاس دەکەم. سڵام هەیە بۆ ئێوە بوو بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. فەرم لە قسمەتم. زۆر سپاس. هاورە سعید هەروەکو تیتری بەرنامەکە معلومە و هەروە کورتیژی شارم پێکرد بۆ خۆ ئاگاداری لە چەند ڕۆژی ڕابردووە ئاهوود دەریایی دانیشتجووی بەئێستا علومی تحقیقات لە محیطی دانشگا لیباسی خۆی دەرهێنا و ئەمە لە تەریقی سەرکوتگەرانی جمهوری ئیسلامی و دەستگیر کرا و تا ئێستا لە چەندوچوونی سەرنوشتی ئەم خانمە کەسێک ئیتلاعی نییە کە ئیتفاقاتی ئاوا لە 44 ساڵی حاکمیەتی جمهوری ئیسلامی هەر ڕۆژێ بە شکڵێ هەر ڕۆژێ بە بەهانەیە ئەم فشارانە ناخەنە سەر شاروەندان و کەسانی ئەو کۆمەلگا لە تەریقی جانەوەرانی ئیسلامیەوە و بە تایبەتەم مەسەلە کە ئەو نەفشاریان بۆم کچە هێنا کە لیباسەکانی خۆی دەرێنا و ئەمە شتێکی بێسابقە بوو و زۆر ڕاحەت لە ناو خەڵکەکە دەگەڕا و خەڵکیش لاقەید و بێتەفاوت بوون بە مەسەلە. هۆی ئەم مەسەلە چییە و ئەم مەسەلە بۆ چیە گەڕن و چۆنە بێ بەرخورد بە مەسەلە بکرێت؟ هەروە کە توش ئشارت پێکرد ئاهوود دەریایی کچێکی دانیشتوو لە دانشگات دوای ئەوەی کە هەراست دانشگاوە بەسیج دانشگا بەرحاڵ تەعەڕوزیان پێکرد بە دەلیلەوەی کە حەجابی ڕعایەت نەکرگا ئەو جۆرەکە لە خەبەرەکانە هاتکات هەتا لیباسەکانیان دەڕێگا هەمڵەیان پێکرگا تەعەڕوزیان پێکرگا حتمەن ئەهانەت و تۆهمەت و ئەم شتکەریشە بووگە ئیتر لە لۆمپەنگەر ئیسلامی لە ئەسەر تووڕەییەوە لە واقعا لە ساحن دانشکا لە بەرچاو عمومە و لیباسەکانی دەراوردگەوە بۆ شێوە معترز بووگە بە فەزای ئیسلامی دانشکات بە حجاب ئیسلامی بە زەخت و زۆرێک کە جمهوری ئیسلامی ساڵهای ساڵە بەسەر ژنانە دایسەپانوە. یعنی خۆڕوودکردنەوەی ئاهوو هەروە بێهین نەوگە بێ ئیبتدا نەوگە بلەخەرە وەکو ژنێک لەو جامعە کە تحت سەیتەرەی ارتجاع ئیسلامی و جمهوری ئیسلامی ئەوەی کە بەسەر ژنانات حجاب ئیسلامی زۆر ستەم بە ئەنواع و ئەقسام بێحورمەتی بە ژنان دایسەپانوە ئاهوود دەریاییش وەکو دانێ لەو ژنگەر دانێ لەو کچانە لەو جامعە معتەرزە بە ئەم قانونە معتەرزە بە فەرهەنگە ئیسلامیە معتەرزە بە ئاپارتایت جنسی حاکم لە ئێرانە کە 45 ساڵە لە واقع زندگی لە ژنان تەنگ کردگا سەخت و زۆری بەسەر ژنانە دەسەپانگە بێحورمەتی پیان کردگا نە لە ماڵە نە لە محیتکارە نە لە دانشکا ئەمنیەتیان ئەوگە بە تۆڕ واقعی بە نەزەر ئاهوود دەریایی سمبۆلێک بوو یعنی ئێعترازی بوو شەهامەتی بوو لە خۆی نیشاندا نسبەت بەم فەزای اختناق سیاسی اختناق فەرهەنگی اختناق ئیسلامی لە جامعەی ئێرانە ئەلەی ژنانەکە لە واقع توانم بێژم ئاهوود دەریایی مەحساوە دەهاژن کە لە خیزیش انقلابی 1401 گیانیان دەدەستا دقیقاً هەر لەسەر ئەم مەسایلە دقیقاً لە ئاعتراز بە حجاب ئیسلامیە ئەوانی نمایندگی کرد. گەرکمە بێژم کە ئاهوود دەریایی ژنێکە ئینسانێکە لەو جامعە لە ئێدامەی ئەو هەموو ئاعترازاتە ئێمە لە 1401 شاهدی بووین. حجاب سوزانیان ڕێخست لە مەدارسە تەعەڕوزی بسیار وەسیعیان کرد بە
ئیسلام و قوانین ئیسلامی و فەرهەنگی ئیسلامی حاکم لەو جامعە کارێکە ئاهوو کردی، تعرضێکە ئاهوو کردی، مەقابڵێکە ئاهوو کردی، شەهامەت و شجاعەتێکە لە خۆی نیشاندا لە بەرامبەر وەحشیگەر ئیسلامیە و لە دانشگا ئێدامەی ئەو اعتراضات و مبارزەکە لە جامعە بە تایبەت حدود 2 ساڵە چۆن جنبش ئازادی ژن، اعتراض ژن عەلەی سیستەم و نابەرابەری، عەلەی تەبعیض، عەلەی حیجاب ئیسلامی بە ئەندازەی عومەر جمهوری ئیسلامی هەر لە ئەوە ڕۆژێکە کە هاتە سەر قدرەت و ئەلامی کردەشی حجاب ئیجباریە و لە ئیسفەند 57 ژنان ڕژانە ناو خیابان عەلەی حجاب ئیجباری عەلەی ئەم قانونە کە گەریکیان بەسەر ژنانە دایسەپێنن لەو سەردەمەوە تا ئێستا ژنان مقاومەتەکەن، مبارزاکەن، اعتراضەکەن، مەقابڵاکەن و تەنیان نەداگە لە واقعا بەم قانون و ڕسم و یاسای ئێرتجاعی و ئیسلامی لە جامعەی ئێرانە و لە 1400 بە نەزەر من شاهد تحولێک عەزیم بووین لە جامعەی ئێرانە، تحولێک عەزیم و ئینقلابی کە عەلەی جمهوری ئیسلامی بوو، بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی بوو، عەلەی ئاپارتایت حاکم جنسی حاکم لە ئێرانە بوو، عەلەی سیستەم عەلەی ژنان و 45 ساڵە حاکمە لەو جامعە و ژنان لە واقعا لە سەف مقدم ئەو مبارزەوە دەستیان کرد بۆ تعارض و مقابڵ بە حجاب سوزان ئەوەی کە لە مەدارسە شاهد بووین کچان لە واقعا عەلەی جمهوری ئیسلامی تواو عەکس رەهبەران جمهوری ئیسلامیانی ژێرپا دەهەن کە جیان کرد بە ئیسلام و قوانین ئیسلامی و بە نەزەر من ئاهووی دەریایی لە واقعا ژنێک بوو لە ئێدامەی و اعتراضاتە ئاوە شکۆفایی پێیا کرد و هەروە کە شاهدی بووین مورد حمایەت وەسێ قەراری کرد هەزاران ئینسان لە شەبکەکان و مەدیای اجتماعیە حتا لە دەرەوە حتا شخصیەتگەر سیاسی دفاعیان کرد و وتیان ئاهوو دەریایی هەروە خۆی ئۆریان نەکرد بەڵکو نەتیجەی تعرضێکە پێکریا بە جسمی بێ حورمەتی پێکرا لیباسەکانی دڕیا بۆ شێوەی اعتراضی کرد بە ئەم گشتە زۆر مستەبەکە لەو جامعە وجودی هەست. بۆ تۆزیحەکانت هاورە سعید گوایە تەلاشەکرێت لە تەریقی دکتۆرەکانەوە لە تەریقی قورس و ئامپۆلێکە نەناسراوە مشکلات دروستەکەن دەیانەوێ جوزی ئەو تەبلیغاتەی کە هەر لە ڕۆژەکانی ئەوەڵۆ کردیان دژی ئاهوو دەریایی ئانەوێ بەو مەرزەی بگەێنە کە دووچاری اختلالی ڕۆحی و ڕەوانی بکەن ئەم مەسەلە بەڕاستی ئینسانە خاتۆ بیری دەورانی هیتلێر دکتۆرایەک بە ناوی وەکو فریتز کلاین و یۆزف مەنگەنە کە گیانی سەدها هەزار ئینسانیان لە کوورەکانی دەورانی نازیەکانە لەبین برد و ڕەحمیان بە هیچ کەسێ نەکرد جمهوری ئیسلامی بە دەیان و سەدان گەلەی حیزبوڵڵا و جەندەڵڵا و جەنایەتکار و قاتڵ و ئینسانکوش واز نایەنێ لەم تەریقەوە دکتۆرانێک کە هەم پەیمان و هاوفکری جمهوری ئیسلامین کارێکەکەنیانەوێ ئاهوو دەریایی بە مەرزی جنون و دێوانەگی بکێشن لە حاڵێکە ئەمە دانیشتووی علومی تحقیقات بووە و سەرپەرستی دوو دانە منداڵە کە زۆر ئینسانی سالم دانیشتوویە کە خەریک تحقیقات و دەرس خوێندنە دەیانەوێ ئەمە بە جامعە هۆخ نەبکەن کە ئەمە ڕەوانی بوو بۆی وای کردوە لە خۆی بەرابەر بەم مەسەلە و بەم ئەقدامانەی کە پزیشکان و دکتۆرانی جمهوری ئیسلامی ئەم کاراکەن دەبێت چی ئینسان چ بکە لە مەقابل لەمانەدا دەزانی چۆنە کارێکە ئەهوو دەریایی کردی تعرضێکی کرد بە جمهوری ئیسلامی زۆر زۆر وەسع بوو بە نەزەر من زەربەی گەورە بوو بە جمهوری ئیسلامی دروستە تەنیا خۆی بوو لە محیطی دانشگا ئەو حرەکەتی ئەسەن بێسابقە بووە تاریخیە بە نەزەر من لە جامعەیەک ئیسلامیە کە ئەو شتە زەخت و زۆر و فشار و ڕۆژانە شاهدین ئیتر ئەنوا ئەقسام فشارگە تێن بۆ ژنان بۆی کە حجاب بن بەسەریانە بۆی کە دووبارە تحمیلی کەن پیان منتهى مقاومەت و مبارزە کە نۆمانە نەجا ئەمە گەورەترین زەربە بوو بە نەزەر من بۆ جمهوری ئیسلامی لە ئەنزار عمومیە لە ئەفکار عمومی على الرغم ئەو گشتە خەفەقان و تعرضە وەلی ژنی ئەوە شەهامەت بەخۆش لە محیط دانشگا لە نزار ئەفکار عمومیەوە هینەکات تعرضی زۆر زۆر گەورە بوو تابعەتەن جمهوری ئیسلامی بە شێوەگەر مختلف گەرکی تقابل کە یەکی لە تەلفەندەکانی وەسەکە وەختی ئاوە ئاوڕێی جمهوری ئیسلامی حیثیەت جمهوری ئیسلامی ئەچێت و ئەزانن کە مردم بە تایبەت ژنان ژێر ئەمبار حقارەتە ناچن خۆ تەلاشەکات بە شێوەیەک ماسماڵی کە بە شێوەیەک حاشیەی کاتەوە بە شێوەیەک بێژێت ئەمە
سالم نۆگە ئەمە ئەقلی نییە ئەمە ڕەوانیە بۆیە ئاواکە دەسوێتی کە ئەمانە گشتی بۆ مردم ئەفکار عمومی هەم لە دەرەوە ئێران هەم داخل ئێرانە زۆر ڕۆشنە دەها ژنیان گرت لە ژێر شکنجا فشاریان بۆ یاورد بردیان هەندوا قسەم ئینگەریان پیان تەزدیق کرد واقعا ڕەوانیانیان کرد حتا باشیان هەچ درۆ خودکشیان کرد ئەو نەفشاگەر ڕۆحی و ڕەوانی بەسەریانە بوو گەمانە بە جمهوری ئیسلامی گەرەکی بەم شۆرە ئابڕوو جەمەکاتەوە بۆ خۆی بژێ ئاهۆ دەریایی سالم نییە ڕەوانی بۆیە خۆی دۆختۆ کردگەسەوە شێتە دنیا زانی ئەمانە ئەگەر 1% ببوو رەخسەکە پێقەتەکەم حتاکەر 1% ئەمی داعای جمهوری ئیسلامی و مزدورانی جمهوری ئیسلامی حەقانیەتی بێ کە ئەم خانمە نۆرماڵ نییە دەیپەس بە نانۆرماڵیەکەی لێگەڕێ ئیدی کوشتن و بڕین و سەربەنیزکردنەکەی لە پایچی دقیقا ئەگەر وایە بۆچە ئەیگرن بۆچە حمڵی پێوێن بۆچە ئیطلاعات و سازمان ئەمنیەت ئەیگرێت ئێوە معلوم نییە تایسە چ بەڵاکیان بەسەریە هاورگا معلومی دایسە چ بەڵاکیان بەسەریانە و داژینیان لەژێر شکنجادا خیزش انقلابی 1400 بەڵا بەسەریانیان هاورد گەرمە بێژم کە جمهوری ئیسلامی بەرحەڵ ئەم سەناریۆگەرە دروستەکاتی تر ئەزانیت تەرەفیان گرگا ژینیان گرگا تحت فشاریان قەرارداگات وادار بە ئەقراریان کردگە هاوردیانە پشت تەلەڤیزیۆن بۆی کە نمایشدا بژێت ئەمانە واقعی نییە دەستێتی کە ئەفکار عمومی ئێران نەزانێ هەر بۆیە وەسیعەن واقعاً حمایەت کردیە لە هونەر پیشە بگیە لە چوزانم دەها وەکیل داوطەڵەب بووگن کە ئاگاهانە ئازادانە بدون هیچ چشمداشتی حمایەتی لێ بکەن دفاعی لێ بکەن و ئەمانە لەخەرە جمهوری ئیسلامیە تر بە تۆ تەلاشەکات ئەم سناریۆ دروستکات کە بێژ ئەمانە واقعی نییە ئەمە ئاعتراز بە حجاب ئیسلامی نییە ئەمە ئاعتراز بە ئاپارتای جنسی نییە ئەمە بە تەنهاتن ژن بۆ جامعە نییە بەڵکو ئەمە کەسێکە دۆختۆ بۆسە زانم دوچار اختلال ڕەوانی بۆمان متا جامعە لێ قبول ناکات قەتعاً لێ قبول ناکات و تا شاید ئەم نوع سناریۆگەرە بگینە جمهوری ئیسلامی زۆر سپاس ڕسایی هەروەکو تۆ ئیشارەت پێکرد و کۆمەلگا ئەمە زۆر باشە زانێ کارێکە ئاهوو دەریایی کردی بەڕاستی دای لە ستونی ئیسلام و خەیمەکەی ڕوخان بەسەریانە جمهوری ئیسلامی و مزدورانی جمهوری ئیسلامی و کەسانێک کە لەسەر سفرەی جمهوری ئیسلامی شەریکن ئەمە باشە زانن و ناتوانن کار بە جێگایە بگەێنن لەم رابطە هەروەکو تۆش ئیشارەت پێکرد تعدادێکی زۆر کاڵبەتە کافی نییە ئاهوو دەریایی زۆر شایستەی لەوە زیاترە کە پشتیوانی لێ بکرێ و تعدادێک کۆنەپەرست و مەرد سالاریش دژی ئەم ئێقدام و حرەکەتەی ئاهوو دەریایی انتقادیان کرد و وتیان ئەمە شتێکی ناپەسەندە و حملەیان پێکرد خودی ئەم مەسەلەیە باتەوەجێ بەم حمایەتانەی کە کرا کە نیشانەدا لە دەرەوە بەتایبەت لە ئەفکاری عمومیە زۆرتر ئەم دیفاع کرا کۆمەلگایەکی 80 و چەند ملیۆنی کە بە پێی ئامار و ئەرخام 80-90% بە مانای واقعەکەی لە جمهوری ئیسلامی ڕەت بوون و جمهوری ئیسلامیان قبوڵنەیە ئایا ناکرێ ئایا ئەمسالی ئاهوو دەریایی و سەدان ژنی تر کە ئاوا گرفتاری دەست کەسافتکاری و تعڕضی جمهوری ئیسلامین نابێ لە ئەبعادی ملیۆنیە قابلی دیفاع و پشتیوانی بن ئایا ئەم دەرەجە لە هاودەردی و پشتیوانی کردن کافیە بەڕای تۆ؟ ئەسڵ کافی نییە معلوم نییە کافی نییە دەبێت سەدها بەرابەرەوە مۆرد حمایەت قرار بگرێت دفاعی لێ بکەن تعرضکەن بە جمهوری ئیسلامی متاسفانە تەنیا تەکلیف جمهوری ئیسلامی ڕۆشنە خۆ زد ژنە زد ئینسانە زد هەر نەو تەمەدونێکە بەحاڵ شرایەتێکی ئیجاد کردگات لەو جامعە کە واقعاً ئینسانەکان بە شدت تەمەجانە بە تحت فشارن ئیستا ژن تایبەتیە لەو جامعە بەخاطرەوە فرتر مۆرد تعرض قەراری گرگە بەخاطرەوە بێحقوقتر بووگە بەدەیلەوە یەکی لە پایەگەل ئەسلی حاکمیت ڕەش جمهوری ئیسلامی داسەپان ئەم قوانینە شەرعی و ئیسلامی و حجاب ئیسلامی بەسەر ژنانە توانیە هەر بۆیە ئیدۆلۆژی ئەو ڕژیمەسە پایە ئەسلی ئەو ڕژیمەسە ئەسڵ ناتوانانی یەکزار ئاخەمنشینە بۆیە تووە تەقالاکە تووە تەلاشی ئەوەسەکە خۆتان نزانیتر بە شێوەگەر مختلف لە توزانم گرتن ژنان جەریمەکردنیان تۆقیف ماشینیان 1001 دانە محدودیتیان دەماوە بە جۆرگە بە قانون و بە مەجلیسیان و بە دەوڵەتیان و بە سپا و بە بەسیج و هەموو شتێکیان کە بەڵکو
ژنان وادارکەن ئەم حەجابە دووارە بنەوەسەر بەڵکو ژنان وادارکەن بە عقب نشینی بەڵکو دووارە جامە هەڵگەڕنەوە بۆ قبل لە خیزش انقلابی 1401 منتها پێ ناکردی جمهوری ئیسلامی جامە ئەسڵەن وەکتۆ ئەشارەت پێکرد ڕەت بووگە لەم وەزیەتە تحوڵی انقلابی و عەزیم دەستی پێکرد کە جامە خەریکە عبورەکە لەو وەزیەتە و جمهوری ئیسلامی خەریکە تقەلاکە مقاومەتەکە لەلایەکتریژە عەلارەغم هەموو زەخت و زۆر و فشارێکە هەسی جمهوری ئیسلامی ئێوە جامە مەقابڵاکە هەر لە اقتصاب کاریگەران بیگرە بانشستگان نازانم پەرستاران ئەوەی کە ژنان ژێربار حەجاب ئیسلامی ناچن ئەم تەقابڵ و ئەم شەڕە بە تۆر واقعی وجودی ئەوەی دەبێت ئەم شەڕە تاوەجێگە بە جامعە و بە ژنان و ئەوانە هەڵەگەڕێتەوە دەبێت تەبیعەتەن مردمتفاعیان لێکەن حمایەتی کەن و تەنیا جمهوری ئیسلامی نیە وتم تەکلیفمانە ڕۆشنە متەسفانە ئەم نوع فەرهەنگ مرد سالاریە ژنە ناموسپەرستیە لەو جەمعە وجودی هەست بۆ بەخشەن جمهوری ئیسلامی لەسەر ئەمانە لە واقعە توانی یەپایەگەر خۆی محکەم گاتەوە بمێنەوە 45 ساڵ زیندیکە بەرئەساس ئەم فەرهەنگە کە پوڵی بۆ خەرجەکە کە چوزانم حوزەی علمیە بۆ سازماندا مزگتی بۆ دروستەکە هەزینەی بۆ دانێت بۆ تەقویەت ئەم نوع ئەفکارە پوسیدە لە جامعە ئێرانە کە مرد سالاریە کە ناموسپەرستیەوە ڕۆژانە وێنیش لەو جامعە دەهاژن کوشکێت بۆسیری ئەم ناموسپەرستکە لە ئێرانە لە نەتیجە تەنیا جمهوری ئیسلامیە بەشێک لە مبارزە ئێمە بە نەزەر مبارزە و جامعە مبارزە تەک فەرهەنگ مەرسەلاری و زد ژن و ئێستا ناموسپەرستیە لەو جامعە کە ڕۆژانە گیان داهاژ نەگرێت و هەلە گرەوەوە واقعەن ئەم جامعە خۆی بەسیچکە خۆی زازماندا متحد بێت عەلەی جمهوری ئیسلامی تا زمانی کەم ڕژیمە لەسەرکارە ئەم اتفاقاتە هەرەکەفی ئەم جەنایەتە هەر وجودی هەستووە ئەم فەرهەنگ و بەئسڵا فەرهەنگ ئیسلامیە مەرسالاری و زد ژنە ناموسپەرستی کەماکان وجودی هەست سەرنگونی جمهوری ئیسلامی ئەتوانێت بەنظرم ئیمکان بدات بۆ جامعە کە لەبار فەرهەنگی و شکوفایی پێیاکات ئیمکانات میکانیزگەری توانێت جامعە سازمان بدەرگێت کە دەستکات بۆ مبارزە عەلای فەرهەنگ ئیسلامی و مەرسەلاری و ژنسیتیزیە لەو جامعە کە بتوانێت فەرهەنگی مدرن بەرابەری تەڵەبانە لەو جەمعە سازمان دەرگێت تەبعیز نەمێنێ بەرابەری نەمێنێ وەژنان بەرابەر تەکفیاوانە لە هەموو ئەرسەگەر ئیجتماعی اقتصادی سیاسی بتوانن ژیان بکەن لە جەمعە لە نەتیجە حمایەت لە ئاهوو دەریایی لە واقع حمایەت لە جنبش ژنانە حمایەت لە مبارزات ژنانە بۆ ئەوەی کە بتوانن هەمگام تەک باقی نیروگەر ئینقلابی لەو جەمعە تەبەقەی کاریگەر بانشستگان پەرستان بتوانن بەرحاڵ بەرە ئەو مەسیرە بۆ تەکلیف خۆیان تەک جمهوری ئیسلامی ڕۆشنەکەنەوە جامعەیەشی بزانێ ئەفکار ئەومیەشی بزانێ ئازادی ژن هادە گرە و ئازادی جەمعە یعنی تا جەمعە ئازاد نەکەم تا چانە ژنیش ناتوانێت ئازاد بێت و دەبێت سعید کوردی زەربن مەسەلێکی ئەڵێ ئەوڕۆ لە تۆ و سبەی لە من بە قەولی معروف ئەم وشترە لەبەر دەرگای هەر کەسێکە دەخەوێت تاکەی تا ئەو زمانەی کە جمهوری ئیسلامی لە قودرەتادا و نیوەی ئەو کۆمەلگا کە 40 ملیۆنی ژنە و قابلی ستایش و احترامن قەتعەن ئەگەر پێمان وانە بێ ئاهوو کچمانە خوشکمانە دایکمانە سبەینێم اتفاقە بۆ هەر کامێک لەم ئینسانانە لەو کۆمەلگا لەژێر حاکمیەتی جمهوری ئیسلامیە قەتعەن ئەکەوێ دەرنەتیجە بەناب بەم حکمە بەناب بەو 44 ساڵ جەنایەتی جمهوری ئیسلامیە ئەبێ زۆر ڕاحەت خۆمان قانعکەین بەوەی کە سبەین ئەگەر ئەوڕۆ ئاهوو بووە ئەگەر دوێکە ژینا بووە وە سەدان و هەزاران ژن و کچی ئەو کۆمەلگا کوێر کران کوژران سووتێنرا ئێدام کران سەنگسار کران بێحرمەت و بێکەرامەت کران دەبێت لە هی خۆمانی بزانین و ئەرک و وەزایفێکی شۆڕەژێرانەی زیاتر بۆ خۆمان قایل بین تا بتوانین جمهوری ئیسلامی لە ئاریکەی قودرەت بکێشینە خوارەوە ئەمە پێت وایە لە گرێوی چیایە چۆن دەکرێت ئەم کارە بکەین و ئەم نیشانی داوە مبارزاتمان تا ئەم دەرەجە کە لە مەیدان نابووین و کردومانە کافی نەبووە دەبێت چی بکەین چه هەنگاوێکی زیاتر هەڵبگرین دەزانی چۆنە ئێمە 2 ساڵ قبل شاهد حوڵی انقلابی بوو لە جامعە ئێرانە کە هەروە شارم پێکرد ژنان لە خەت مقدم ئەو مبارزە بوون ئەو ئاعتراز و ناڕزایەتی ئەو خیزشە واقعەن جمهوری ئیسلامی بە لەرزە دەراورد و شاهد بووین چ انعکاس جەهانی پێیا کرد ئەسڵ تەحوڵێک عەزیم بوو لە تاریخانەوە گەدایسە
ئەوە تعرض بکرێت بە ئیسلام، بە ئەپارتای جنسی، بە حکوومەتێک بە تۆ معناژ دژن کە 45 ساڵە خۆی داسەپانگە بەسەر ئەو جامعە و بەغێرز فەقر و بەدبەختی و ژەنایەت هیچ خێریکی بوو ئەو جامعە نەوگا. دەبێت ئەم ئێتفاقاتە دووبارە بکەفێتەوە و ئەکەفێت بە تۆرە واقعی بە دەلیلەوەی کە زندگی مردم حتا نسبت بە گذشتە نسبت 2 ساڵەوە کە خەیزش انقلابی بوو فرەتر چووگە دواوە. وەزیەت معیشەت مردم، فەقر، فەلاکەت، اختناق، بێحورمەتی، هەر شتێکە کردیان بە ئاهوو دەریایی. لەنیجە جامعەی ئێران ڕێگەیەکی بۆ نەماگەسەوە. مردم لاقل ئەکسەریت مردم منسوورمە بەرحەڵ کرێکار زەحمەتکێش نانجوانن کە بەدەست ئەم وەزیەتە هاتکنەتن کە ئایندەیەک نابێنن، کە ژیانی نابێن بۆ خۆیان، کە ئەمنیەتی نابێنن، کە نازان مانگ ئایندە چ بەڵێکتر دووبارە بەسەریە ناتێت، چ ئێتفاقێتە دووبارە ئاکەفێت. جامعەیەک نائام بێ ئایندە ڕێگەیەکتر نەماسە بۆ مردمە بۆ ئەوەی کە بەلەو ئەو مەسیرە بڕێت کە تەکلیف خۆیتەکە و ڕژیمە ڕۆشنەکاتەوە. بۆ ئەمە لازمەیە ئەوەسەکە نیروگەن ئینقلابی، نیروگەن کە ئان لە هەممەیانە جونبشای ئیجتماعی لە جنبش کرێکاری و بیگرە جا بانشستەکان دا معلمان دەبێ خۆیان ساز بن، دەبێ خۆیان متحد بکەن، دەبێ ئەترازاتیانە سەراسەری بکەنەوە گشتمانە وجودی هەست بە تۆرە واقعی. ئەو جامعە تواشاکەی ئەجۆشێت لە اعتساب و اعتراز و ناڕزایەتی لە هەموو جنبشکە ئیجتماعی، لە هەموو قشر و تەبەقە لەناو ئەو جامعە. لەنجا هەموو ئەوان دەبێ یەک بگرن متحد بێت. ڕێگەیەکتر نییە، چارەیەکتر نییە. 50 ساڵ ئەم حکوومەتە قدرت بگێت باوکە نیمەی لەو مردن لەو جامعە هەر ڕەوانیە بن، هەر زندگیان لەبینە چی، هەر هیچیان بۆ نامێنێتەوەمانە. لەنجا اتفاقی کە 1400 بنظەمە تحول اتفاقی زۆر زۆر مهم بوو. لەنجا دەبێ ئەم اعتراضات و مبارزە هەرچی متشەکلتر و سازمانی یافتر ئەدام پێکەوە ئەو جامعە تەکلیف خۆیتەکە ڕێی جمهوری ئیسلامی ڕۆشنە بکاتەوە. زۆر سپاس هاوڕێی بۆ تەوزیعەکانت، مەمنونم کە بەشداریت کرد. زۆر سپاس. سپاس بۆ تۆ هاوڕێ ئەبوو. مەمنون. بینەرانی عزیز و خۆشەویست، هاتینە کۆتاییە بەشێک لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لە هەر شوێن ساخی و سڵامەتیتان ئارەزوومانە، شاد و سەرکەوتوو بن.